ئێمە ئامان زمانەوەیە بە جوانی نزیکەی ساعەت و نیوە کە لێرە وەستاوین کەس نەهات بە دەرماندا. وا دەرەسە دەنگێکی بەرز هات لەم ناوە ئەوە وا دیارە بۆمبێکی فرمێسک ڕێژە لەلایەن بە هەموو شێوەیەک دەتوە دەیەوێت خەڵکی بتۆقێنێ بە هەموو خەڵکێک دەیەوێت بە هەموو شێوەیەک بۆی خەڵک نەچێ بۆی. ئێمە مامۆستا قەڵەممان پێە هاتوین داواکاریەکی ئاساییمان هەیە پێتانی ڕاگەێنین ئێمە ئەمانەوێ ئەو سیستەممان بۆ چاکەنەوە هیچ کەمان ناوێ منداڵەکانی ئێمە با لە خوێندن بێبەش نەبێ منداڵەکانی ئێوە کە مدیر نەحەی وا بزانام نزمترین پلەی هەیە لە ناو حکومەتدا لە مەکتەبی ئەهلیە یەک ڕۆژێ منداڵەکانتان بێبەش نەبووە لە خوێندن. ئەوە خوێنی یەکێک لە مامۆستا ئەفرەتەکانە تازە بەدەستی دەسەڵاتی کوردی بەداخەوە ڕژا کە داوای هاتبوو داوای حەق و مافی خۆی دەکردن هەموو چەکەی. بەڕاستی هیچ ئومێدێکمان بەدەسەڵاتی کوردی نەماوە هەتا وەکو ئێستاگە خەڵک نەرژاوەتە سەر شەکان بەڕاستی ئەمەش یەکێکترە لەو مامۆستانەی کە گرنگدار بووە بەڵێ مامۆستا من هەوڵ دەدەم ئەمەشتا یەکێک لە مامۆستایەکانی ترە. مامۆستا ئەمە چێ وای لێ کردی؟ حکومەتە چێ حکومەتەکەمانە ئەوە حکومەتەکەمان چی واتان لێکە؟ داوای حەقی خۆمان دەکەین داوای مافی خۆمان دەکەین داوای حەق خۆمان دەکەین 3 ساڵە موچەمان لێبوونین موچەمان پێ نادەن. هێندە ترسناکن حکومەت بەو جۆرە کارتان لەگەڵ دەکاتن و هەروە بۆمبی فرمێسک ڕێژتان تێ هەڵدەداتە ناو هێندە ترسناکن ئێوە دەتوانن حکومەت بڕوخێنن بۆی حکومەت واتان لێەکە؟ دیارە زۆر ترس ناچین دیارە زۆر نێمان دەترسێن لێ بۆمان بەکاردێن لەگەڵمان. گەورەترین چەکی ئێمە بریتە لە خۆ پێشاندان و ناڕەزای دەربڕین و بەرزکردنەوەی دروشم. ئەوڕۆ مامۆستایان سەلماندیان کە کاریگەرترین هێزی ناو کۆمەلگانە بۆیە پشتیوان بەخوا پشتیوان بۆ مامۆستا بەجەرگ و بوێرانە و بەیانی و دوو بەیانش لەگەڵ هەموو فەرمانبەران و چینی توێژەکان دێنەوە ئێرە تا ئەو دەسەڵاتە ملهوڕ و گەندەڵە مل کەس نەکا لە بۆ داخوازیەکانمان دڵنیابن بە مەرجی خۆشمان بیکۆڵ نادەین.